شتێکی زۆر ناشرینە پیسی فڕە بدرێت لەسەر مردوو. من لە ناو گۆڕستانی گەورەی قەزای خورماتوم لێرە هاوڵاتێکی زۆر هاتووەتەێرا دەستیان کردو پاکردنەوەی ئەم گۆڕستانە لە خۆڵ و خاشاک و ئەو پاشماوانێکەوە لەلایەن هاوڵاتیان و فڕێ دەرێتە مراکە. ئێرە جگە لە هاوڵاتی لە گەنجان دەبینین کەسی بەتەمەنی تایە تەنانەت منداڵیشی تایە علاگە بەدەستیانەوەی و ئەو پاشماوە پیسیانە ناوم گۆڕستانە پاک دەکەنەوە. ئەمێ ئیکێ دوان لەوە هاوڵاتیانە وەرگرم سڵاوتان لێبێت ئەگەر تۆ قسەما بکەیت ئەمڕۆ چی وای لێتان کردووەکەوە هاتوونەم گۆڕستانە پاک دەکەنەوە. کاکسیروان بەخێر بێن دەستان خۆش بێ بەڕاستی جێی دەستان دیارە. وڵی ئێمە وەکو جەماعەتی قەورسان بڵێن هەستمانەوە مەسئولاتە کرد بڵێن ئیدارەی شار بەلەدێ هەڵسیان بە دوو دەرگای ڕئیسی قەورسان گەورە. ئێمەش هەستمان بە مەسئولات کردوتمان ئەم پاکردنەوە بکەین تا خەڵکیش چاومان لێ بکات ئەوە تا منداڵ بە چاو خۆتانەی بنن بە تەمەن هەر هەموو چینەکان بەشدارە. لەبەر ئەوەی حەز بە مەسئولات دەکەین ئەگەر ئامۆزای منەوە ئامۆزای تووە ئامۆزای یەکێترە یعنی تو ئیمڕۆ بیتە ئێرە نەفس خۆت داگری ئەزانی ئەوانەی کە تو زبڵەکە فڕادەی بە هیچی نازانی هەڵگردنی چەند زەحمەتە کاکسیروان. یعنی بەڕاستی ئێمە حەزەکەین ئەلێرۆ پەیام بگەێنین لە ڕێی کەناڵە جوانەکەتانەوە خەڵک بێت لە تومحمانە نییە مام سیروان. ئێمە تقریبان 2 ڕۆژە بانگوازی بۆ ئەوکەین خەڵکێک کەم هاتە بەگێنەی ئێمە وتمان هەر گۆڕستانی ئەگەر 2 کەسیش بێت ئەگەر 1 کەسیش بێت بە 1 ڕۆژتەواوە بێ ینی مەساحەکەی زۆرە بەڕاستی ینی خەڵک کەم هاتە. شتێکی زۆر ناشرینە پیسی فڕە بدرێت لەسەر مردوو. بەخوا چۆن بەنو ئادەم خۆمان زنیەکان ئەزیە دەبینین مردەکانش ئەزیە دەبینین بارکی سەر شاری خۆمانمانزانی کاسین بە پاکردنەوەی ئەم گۆڕستانە کە هەرچێ نەتەوەگەیتیایە کورد و عەرەب و تورکمان کۆمەڵێک کەس هەساون بەخۆبەخشی و قایموقام و ئیداری شار هەسان دوو دەرگایان خستلی بە بۆنێ ئەوە سەتوتە و سیارە زبڵ و پیسی و خاشاک نێنێ بیکات ناو گۆڕستانەکە کان دیاردەیەکی زۆر ناشرینی کە خەڵک پیسی ئاورد فرێداوە ناو گۆڕستانەکە. ئێستا ساوین پاکمانە کردو هەردوو دەرگاکەمان بەستووە ئینشاءڵڵا ئەمڕۆژ حەملەیەکمان کردووە ئەگەر ئیمڕۆژ تاوە نەبێ بەیانیش بەردەوامە بین بۆ ئەوەی پیسی نەمێنێت و دیاردە ناشرینەکە نەمێن ناو گۆڕستانەکە. دەست خۆش بێت. لێرە دەبینم گەنجێک بە شۆفڵێک و هاتووە ئەو کاریانە کامەوە وتێ لەوی چۆرگرم سڵاو لێ بێت تۆ چێکی لێرە چۆن هاتووە ئەو کاریمان. وڵای کاکسیروان زۆر بەخێر بێن دیارە دوێنێ ئەو برایانەی کە هەمیشە لە قەبرستان خەریکی قەبرەڵکەند و پاکردنەوەی قەبرستانەکانن ڤیددیۆیان بڵاو کردەوە لە داوایان لە خەڵک و گەنجانی شارەیە کرد کە هەستن بە هەڵمەتێک بۆ پاکردنەوەی قەبرستانەکانی شارەکە. دیارە ئەمە یەکەم جارە لە شاری خورماتووی شیگی بەو شێوەیە بکرێ. ئەبینین ماشەڵا خەڵکی زۆر ڕووی کردووەتە ئەم قەبرستانە هەمووی خۆبەخشانە ئیشی پاکردنەوەی ئەم قەبرستانە ئەکەن و ئینشەڵا بڕیارە لە پێش دەژن ئەم چەند ڕۆژی کۆتایی مانگی ڕەمەزانیش هەوڵ بدەن بۆ پاکردنەوەی قەبرستانەکانی تر و داواکاری نەو خەڵکی کە ئەوەی کە نزیکی ئەم شوێنە نزیکی ئەم قەبرستانن و داواکاری لە ماتۆر سوارەکان کە خۆڵ و خاشاک و ئەگەن و فرێدە نێن بۆێرە.